ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. لە ماوەی ڕابردوو لایەنەکانی دەروی پارتی وێچێتی زۆر هەوڵیاندا بەرێک پێک بێنن هەم بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەم بۆ چاودێریکردنی کارەکانی پارتی وێچێتی کە بۆ پێکەێنانی کابینەی نوێ. بەڵام بەهۆی ناکۆکی نێوانیان نەیانتوانی هەم بەرەکە و هەم یەکلیستیەکە بۆ پەرلەمانی عێراق پێکبێن و هەمیش وەکو بەرەیەکی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا کاری هاوبەش بکەن. زۆر جار ڕەخنە و گلەیی لە پارتی وێچێتی دەکرێت لەوەی کە پارتی وێچێتی لە کابینەی دەیەم بۆیە ڕێ ناکەون، هۆکارەکەی ئەوەیە لەسەر دابشکردنی پۆستەکانی ناو حکوومەت ناگەن بەڕێکەوتن. بەڵام من زانیاریم هەیە هەر لە دەم ئەو کەسانی کە بەشدار بوون لە دانوستانەکانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن خۆیان گوتیان کە کێشوانیش کێشی دابشکردنی پۆستە، بەڵام پۆستەکە چۆن واتە ناکۆکی هەبوو لەوەی کە کێ سەرۆکی لیستەکە بێ، کێ لە سەرۆکی بازنەی بۆ نمونە هەولێر بێ، دووهۆک بێ. ینی ئەمانە بەڕاستی گرفتێک بوون کە نەتوانراوە بگەن بە ڕێکەوتن لەسەرەوەی کە یەک لیستیەک دروست بکەن دژ بە پارتی وێچێتی. لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکە من ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم تاوتوێی دەکەم کە ئەویش بەڕێز عەبدولستار مەجیدە ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەریە کە بە خوشحاڵیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵمە. کاک عەبدولستار زۆر بەخێر بێن بۆ زووم. ئەمەوێ هەر ڕاستەوخۆ لەوە ئەوە بپرسم بۆچی ئێوە نەتانتوانی وەکو یەک لیست وەکو یەک بەرە دژ بە پارتی وێکێتی، ئەلبەتە کەم نەڵێم دژەکە بۆ شەڕ نییە، ئەلبەتە بۆ چاودێریکردن و بۆ بەرەیەکی بەهێزە بەرامبەر بەوان نەتانتوانی ڕێک بکەون و ئەو بەرەیە یاخود ئەو یەک لیستیە دروستکەن. هۆکارەکە چی بوو؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلامی خوای گەورە لە جەنابەت بێ کاک سامان و لە بینەران و یا گوێگرانی بەڕێز و خۆشەویستیش بێ لە هەموو لایەک. وڵا کاک سامان، من باسی خۆمان دەکەم، ینی ئێمە وەکو کۆمەڵ ئایا تاچێ ئێمە لەگەڵ دروستکردنی بەرەیەکی ناڕازی و ئۆپۆزیسیۆن بووین و پاشان دروستکردنی هاوپەیمانەتێک بۆ بەشداریکردن لە پەرلەمانی عێراق. ئێمە سەرەتا بەڕاستی ئەو بیرۆکەی کۆمەڵی دادگەری بوو و ئێمە کۆبنەوەمان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کرد و لیژنێکی هاوبەشمان هەبوو بۆ کاری هاوبەش، یانی لە نێوان هەردوو لامان. ئێمە باسی هەڵبژاردنەکانمان کرد، یەکێک لە تەوەرەکان هەڵبژاردن بوو. بەڵێ بەیەکەوە ڕێککەوتین کە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەوڵ بدەین هاوپەیمانەتێک دروستکەین. بەیەکەوە ناوی ئەو لایەنانەمان نووسی کە پێمان باشە لەو هاوپەیمانەتەدا هەبن لە دەرەوەی پارتی وێچێتی و یەکەیە کە سەردانی هەموو لایەکمان کرد. باش. بەڵام بەڕاستی ئێمە ئەو کاتە نەمانویست ئەوە ڕاگەیاندن پێی بزانێەوە بڵاوی کاتەوە، گوتمان با ئێمە بگەین بە ئەساسێک و بگەین بە ڕێککەوتن. ئەو کاتەی بۆ ڕایگشتی ئەوەی کە لەسەر ڕێککەوتین باسی دەکەین. هەموو لایەنەکان سەردانیان کرا، هەمووشیان بێ پێشمەرج سەرەتا ڕازی بوون. تەنها نەوەی نوێ داوای کۆبنەوەیشی کرد لەگەڵ ئێمە و یەکگرتوو. ئەو کۆبنەوەیش کرایانی دوایەوەی ئێمە سەردانمان کردن، ئەوانیش هاتنەوە سەردانیان کردینەوە. داوایان کرد کە ئێمە ئەو سێلایانە ڕێکەین بەیەکەوە. ئەوە پاشان ئەوانی کە بانکەین، ئەوەی هات ئەوەی نەهات بەڕاست ڕامان جیاواز بوو. ئێمە گوتمان وەکو کۆمەڵ دەڵێ مە کاکە ئێمە لەگەڵ کۆمەڵێک لایانی کە گفتوگۆمان کردووە و بەڵێنمان داوە کە بەیەکەوە لیستێک دروستکەین. ئەوە لە ئەخلاقی سیاسی ئێمە ناوەشێتەوە. ئێمە ئێستا سێ لایەن ڕێککەوین و دوایی بەوان بڵین فەرمون ئێوەش وەرنە سەر ئەم
پرۆژەی ئێمە و پشگیری ما بکەن ئەوە بۆ ئێمە خۆش نییە بۆ ئێوە دەگونجێت چکە ئێوە قسەدان لەگەڵەوان نەکرد بەڵام بۆ ئێمە ناگونجێ بەڕاستی چکەمە قسەمان لەگەڵ کردوون و چوین سەردانمان کردوون داوامان لێ کردوون کە بێن لە هاوپەیمانێکی بەم شێوە بەیەک و کۆبینەوە ئەمە بەڕاستی ڕوویدا بەڵام دوای کۆبنەوەی گشتی دەستی پێکرد ئەو 6 لایەنە لە کۆبنەوەی یەکەم هەر بابەتی گشتی باس کرا من بەڕاستی ینی هێندێک حقایق دەخەمە ڕوو ئەمنیش گوتم کاکە ئەوانە هەم بابەتی گشتین ینی با مزامەلێک تریژ نەکەین با بێنە سەر ناوەڕۆکی ئەم بابەتە چۆن ئێمە دەتوانین ڕێککەوین و ئێمە چۆن لە دوای هەبژاردنەکان بێکەوە دەبین کۆمەڵ بابەت و پرس گوتم با بێن ئێمە یەکلای کەینەوە بزانین داخۆ چۆن ئێمە لەسەر ڕێک دەکەوین بۆ نمونە هەمووی هەر پۆست و پلە نەبوو کاک سامان ئێمە مەبدەئێکمان باس کرد من کاکە بزانین داخوا پرەنسیپی بڕیاردان لەو هاوپەیمانیەتە چۆن دەبێ ئایا بە زۆرینەیە ئایا بە سازانە بە چ شێوەیەکە زۆرمان تاوتوێ کرد ئێمە لەگەڵ ئەوە بووین کە بە سازان بێ ئەوە نییە ئەوە کورسی زۆر و ئەوە کورسی کەمە پێوەەر ئەو نەبێ بەڕاستی چکە هەبوو هەر کورسی نەبوو کاکە پێوەەر سازان بێ هەتا هەڵبژاردن با پێوەەر سازان بێ واتە هەمومان دەبێت ڕێککەوین لەسەر ئەوەی کە بابەتێک دێتە پێشەوە ئەگەر شێک ینی ڕای جیاواز بوو ینی وەکو دەڵێ مافی ڤیتۆ هەیە ئەو کەسە ینی حەقی خۆیەتی بەڕاستی پێ ناڕازی بێ دەبێت قەنعاتی پێ بکەین دوای هەڵبژاردن با بە ڕێژە بێ ڕێژەیەکماندانە بە دوورە سەرسێ ئەوانەیە کە ئەگەر ئەو هاپەیمەتە سەرکەوتوو بوو چەند پەرلەمانتارێکی هەبوو ئەوانە بڕیارەکانیان بە دوو لە سەرسێ دەبێ بابەتێکە کە گرنگتر لەوەش بەڕاستی ئێمە گوتمان کاکە دوای هەڵبژاردن چۆن بەیەکەوە دەبین ئایا دەمەینەوە بەیەکەوە ئایا هەرکەس ئەو کاتەی ئازاد دەبێ فراکسیۆنی خۆی هەمووی ئەو بەڕاستی بژاردانە هەیە و ئاساییە بەڕای ئێمە کە مادەم پێشتر ئێمە بێنە سەر ڕێکەوی گوتمان ئێمە لەگەڵ ئەوەی کە دوای هەڵبژاردنش بەیەکەوە بین و میساقێکی شەبە لە نێوان سەرۆکی ئەم قەوارانە واژوو بکرێت کەمە دوای هەڵبژاردن بەیەکەوە دەبین زایان بەیەکەوە بەشداری لە حکومەتی عراقی دەکەین یا بەشداری ناکەین بەداخەوە ئەمە بۆچی ئەم قەزیە ینی باسکرا لایەن هەبوو پێش ئەم بابەتە پێشوەی هەڵبژاردن بکرێت لەگەڵ بەرپرسانی عراقی لەگەڵ سەرۆک وەزیرانی عراقی لەگەڵ هەندێک بەرپرسی عراقی دیکە ینی کەمە معلوماتی ئەکیدمان هەیە ڕێک کەوتووە کە ئێمە دوای هەڵبژاردن ئێمە بدەین بەشداری حکومەتەکەتان وتمەکەکەوا نابێ ئەوە بابێن ئێستا لەسەر ڕێکەوین ئەگەر وا دەکەین باوا بکەین بەوامان نەکردوان ناکەین ئەگەر نا بەچ میکانیزمێک ئێمە دوای هەڵبژاردن بڕیار دەدەین ینی بڕیاردان چۆن دەبێت دوای هەڵبژاردن ئەمانە بەڕاستی قەزیە گرنگ بوون کاسەمە قەزیە پۆست و پلە نەبوو خۆمە هیچ پۆست و پلەمان نییە زاییزمان بڵێ کاکە عەبدولساوەڵا قسەش لەسەرەوە کراوە خۆ کێ سەرۆکی لیستەکە بێ کێ لەو بازنەیە سەرۆک لیست بێ ینی ئەمانەش کێ زیاتر پێداگیریە کرد کەوا بێ یعنی باسی قورسایی و باسی پێگە و باسی کورسیش کرا قۆناغی دووەم بوو ئەمە ئێمە باسی سەرۆکی هاوپەیمانیەتەکە کرەوە باسی سەرۆکی لیستی پارێزگاکانی کرا ئی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستانی ئێمە باس کرا تەبان ئەو برادرانی نەوەی نوێ پرۆژەیەکیان هێنابوو کەمە چەممە بە پرۆژەکەی کەوت زانیمانەوە بۆ ڕاگەیان بۆ ڕێکەوتن نییە دیار بوو ینی من ئەوە وەفدەکە ئێمە ماون مامۆستا ڕێبوار کاک فاروق کاک شوان بڵێ هەر لە بەیەکەوە لێ بەیەکمان گوتنا کاکە ئەمە بۆ ڕێکەوتن ئێمە بۆ ڕاگەیاننا ئێمە لەم کۆبوونەوەکەمان دەست پێ نەکرد بوو هەندێک هەواڵیان بۆ نردوینتیان کاکە ئەم پرۆژەی نەوەی نوێ ئەوە لە سایت و لە گروپەکان بڵاو کراوەتەوە لە ڕاگەیان و سوشیال میدیا کە قسەمان کرد ئەوان گوتیان ئێمە سەرۆکی هاوپەیمانیەتەکە بە ئیستحقاقی خۆمان دەزانین بەڵام لە پرۆژەکە نووسیبیان ئێمە بە بەرکەوتە و ئیستحقاق خۆمان دەزانین بەڵام دەشکرێت گفتوگۆ بکرێ و کۆبوونەوەش لەسەر هەر شتێک ڕێکۆت ئێمە لاریمان نییە بەڵام قسەی مەجلیسیان جیاواز بوو ئێمە لەوێ بەڕاستی لێت ناشارمەوە ئەمە گوتمان کاکە گوتم ئێمە ڕێیمان وایە سەرۆکی هاوپەیمانیەتەکە کەسایەتێکی ئیسلامی بێ ئێمە سەیلانی ئیسلامی لێرەین و ئەوانی کرد بە نائیسلامی ئەگەرێکی خۆی ئەلمانی بێ دەنامە بە ئیسلامیتان دەزانین ئەوانی لێرەشین بەڵام ئێمە ڕێیمان وایە کەسایەتێکی ئیسلامی بێ لەبەرەوەی شەقامی ئێمە بەڕاستی شەقامی کوردەواری خۆمان بە تایبەتی ینی هەواداران لایەنگرانی ئەم سەیلانە ئیسلامی کە کۆمەڵ و یەکگرتو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو
مثلا مەلا و ئەهلی علم و بەڕاستی بانخواز و شێخانی تەریقەت و حقەتە مە گوتمان کاکە ینی ئەم خەڵکە لەوانەیە ئەگەر کەسێکی نائیسلامی بێ بە تایبەتی کە خەڵکە بزانێت کە نوێژ نەکەرە بە سەراحەت خەڵک پژگیریمان ناکە ئەگەر دەتانوێت سەرکەوتوو بێ و پژگیریمان بکرێ باوا بکەین ئەوان هەر گوتیان ئێمە بە ئیستەقات خۆمان دەزان یەکێک لێ پرسیارێک کرد گوتی کاکە ئەمە هێڵی سوورە گوتی بەڵێ ئەمە لینایە خوارێ دەبێت سەرۆشی قەوارەکەی ئێمە بێ هاوبەڵێتەکە و سەرۆکی تەبەن ینی زۆربەی پارێزگاکانی هەرێم و دەرەوە هەرێمیشان بۆ خۆیان دانابوو ئێمە گوتمان کاکەوە نابێ حقەتەن ئەو خەڵکی کەش مافی هەیە یەکێک باسی کرد گوتی باشە بۆ بە پێی پێوەری کورسەکان وتم کامە کورسی تیان کورسەکانی ئەم زاری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وڵای ئەوەی ئەم زاری ئێمە هەدانی پێدا نایەنین ئێمە هەر بایکۆتی پەرلەمانمان کرد هەر نەمانویست بەڵێ ئێمە بە دیزاین و بە ساختەکاریمان وەسف کردووە ئێستا ئەتو چۆن ئەوەی ینی ئەو ئیستیفزازکردنی ئێمە ئەو بە پێوەردابنەی تم ناوەڵە وەرن ئەوەی پێشوو بە پێوەردابنەی پەرلەمانی کوردستان پێشوو ئێمە حەوت کورسیمان هەرچەند ئەو تەزویر کراوە بەڵام دیزاین نەبوو ئەوەی ئێستا دیزاینە گوتم ئەو کاتیش تەزویر کرابوو بەڵام ئێمە حەوت کورسیمان هەبوو یەگرت و 5 کورسی هەبووە نەوەی نوێ هەشتی هەبوو بەڵام مابوونەوەسێ هەموو دنیا دەزانێت من کاکە با بێنێسەوە ئەساسێبی یان هەمویان کۆکەینەوە ئەمانە با پێوەرێکی لێ پەیداکەین ئێمە ڕازین ئەو کاتەی بەڵام ئەوەی ئێستا بکەی بە پێوەر بەڕاستی ئێمە ینی ئەمە هەز دەکەین ئێمە ئیستیفزازکردنی ئێمە ئەوە چونکە هەردانمان پێدانێ هێناوە بایکۆتمان کردووە گوتمان ئەوە هەر بەڕاستی پێوەەر نیانی بەسەراحەت بەنسبەت ئێمە بەڵام دەکرێت ئێمە هەموو ئەوانە قسەی لەسەر بکەین گفتوگۆی لەسەر بکەین ئەو برادرانەوەی نوێ کە بڕیار بوو لە لای هەڵوێست کۆبوونەوە نیوەڕۆکەی لەوێ بن سعات 12 وتیان وەڵام موعیدمان هەیە دەڕۆین کاکە خۆ قەرار بوو بمێننەوە بە کۆبوونەوەکەی تەواو وتیان نا وەڵام ئێمە دەڕۆین و گوتمان دەباش با نوێنەرێکتان بمێنێتەوە وتی نە وەڵاویش دێ بەڕاستی کۆبوونەوەیان بەجێ هێشت یعنی لەوێڕا درز پەیدا بوو کە ئێمە گوتمان سەرۆکی هاوپەیمانەتەکە دەبێت کەسایەتێکی ئیسلامی بێ و بەڕاستی بە تۆخیش باسمان کرد و بۆ بەرژەوەندی سەرخستنی لیستەکەشمان بووە ئەمە ئەوە بەڕاستیانی بڵێ پۆستێک مەسەن کاکبستار وڵای ساگە کەسێک گوێی لەم گفتوگۆی من و جەنابەت بێت ینی ئەمەی بۆ دەرەکەوێم ڕاستیە ینی پێشتر بانگەشەی ئەوە ئەکرا هەم لەلایەنەوەی نوێ هەم لایەنەکانی کە ئەوان یەکلیستیەک دروستەکەن بۆ بەرژەوەندی خەڵک ینی بەڕاستیەکەی پرسیار لێرە ئەوەیە ئەمە لە کوای بەرژەوەندی خەڵکە زیاتر ینی قسە و باسەکە لەسەر بەرژەوەندی حیزبی بووە لە ناو هاوپەیمانێتێکە ئەوەنەی قسەکردن بۆ لەسەر خەڵکو و لەسەر ئەوەی کە بەرەیەکی بەهێز دروستکرێ بەرامبەر بە دەنگەکانی دەنگدەری خۆڵەمێشی نەفەوتێ ئەو دەنگدەرانەی کە دەنگ بەلایەنەکانی کە ئەیەن بە پارتیۆکێتی نایەن کارسامان خۆی ینی ئەو بەرەی بەهێز چۆن دروست دەکرێت خۆ دەبێ بین ئێمە ئەو لایەنانە لەسەر ئەو کۆمەڵە پرەنسیب ڕێککەوین باڵێ وەکو باسم کرد خۆ ئێستا هیچ پۆست و پلە لە ئارادا نەبووە تا بڵێ لەسەر ڕێک نەکەوتن ئەینە باسی پەرلەمان بۆ جارێ بەڕاستی نەباسی وەزارەت و بەشداری حکومەت بووە ینی ئێمە لەسەر ڕێک نەکەوتن ناخە قسەکەی میت لەسەرەوەیە لەسەر سەرۆکی لیستێ قەوارەیە خۆ ئەمەکەی گرفتاگە لە هەر لایەک بێت کاک سامان تەمەشاکە پۆستی کاکە تەمەشاکە پۆستی سەرۆکی هاوپەیمانی شتێکی معنەویە وایە ینی ئێمە بەڕاستی پێمان بەرژەوەند بووە بۆ خەڵک و جەماوەرەکەمان بۆ ئەم شەقامی کوردەواری خۆمان پێمانەوە بە دەبێت کەسایەتێکی ئیسلامی بێ یعنی ئەمە داواکارێکی زۆر سادە بوو ینی خۆ کاکە ئەوە نە پەرلەمانتاری نەوە زیراتی نە سەرۆک وەزیری ئەمە ئینجا بە حەقەت ئێمە کە بیستمانەوە کە خەڵچێک ینی خۆ قەزانانی هیچی پەیوەنی بە پۆست و ئەوانەی بە لەسەر ڕێک نەکەوتن چونکە پۆست هەر لە ئارەدا نەبوو خۆزار هەڵبژاردن نەکراوە داخوا بزانین پۆست بە بەرچێ دەکەوێت بەرچێ ناکەوێت کە بینی بەڕاستی لایەنێک بێوێ بەر لەوەی کە هیچ کرابێ هیچ شتێک لە ئارادا بێ ینی ژێر بە ژێری بێوێ لەگە خەڵکەشی ڕێکەوێ ئێمە پێمان وێ ئەم لایەنە بە کەلکی لەگەڵ بەڕێدا ڕۆیشتن نایە ئەمە ناتوانێت چۆنێ پێشتر هەر نەتانەزانیانی و لایەنی کیە خۆی و پێشتریش هەتانزانی قسەتانە بۆ لەسەر ئەم لایەنە کە کێشەی هەبووە ئێمە بەڵام کە تەمەشای کاکسامان ئێمە سەرنجمان هەبووە تێبینیمان هەبووە بەڵام کە ینی ئێمە کە مەزیز دانیشتین 6-7 لایەن یا مەسەن دوو لایەن ئێمە یەگرتو کە ینی
لیژنەیەکی کاری هاوبەشمان بەیەکەوە هەیە کە سوور بن لەسەرەوەی کە دەبێت ئەوانی شەبن و پێویستە هەبن ئێمەشمان با هەبن و حەقەتەن بەجددیشتوی ناو بەنی گفتوگۆکان دروستکردنی ئەم هاوپەیمانێتە نەک ینی کە ڕامان جیاواز بووە سەرنجمان هەبووە نەمانویست بکرین ویستمانە چکە ئێمە ئەخلاقی ئێمە وایە شتێک کە مەسەلەن بۆ منێ سەرۆکی هاوپەیمانێتێک لێی نهاتینە خوارێ بەڵام شتێک کە قەنەعەتمان پێی بێ ئەو ئاوا دێڵێن قەنەعەتمان پێی بێ هەر دێڵێن بۆ ئێمە بە قەنەعەتەوە بەڕاستی بە بڕیاری سەرکردایەتی هەتا من بەڕاستی بۆ ڕای گشتی باسم کردووە بزانم ئەو ڕۆژی کۆبوونەوەی سەرکردایەتیمان هەبوو ئێمە لە 25 کەس لە سەرکردایەتی کە لە ژوورەکەی مەوجود بوون 21 کەس ڕەئیدا کە ئێمە لەگەڵ ئەم هاوپەیمانەتەی بین بە هەمویانەوە پژیرێکی زۆر بە قۆتیشکران ئێمە بەڵام ئێمە مافی خۆمانە ڕێیمان هەبی مافی خۆمانە ینی بەڕاستی ینی بۆچوونی خۆمانمان هەبێت ڕای جیاوازمان هەبێ بۆ بەرژەوەندی هاوپەیمانەتەکە و سەرگرتنی زۆر باشە بەس کاگا بووسا ئەگەر یانی ئێستا گرفتەکە لەوێ دروست بووە کە ئێوە بۆ نمونە هەڵوێ سەڵێ ئێمە کشاینەتەوە ڕێنەکەوتوین ئێوە شواڵێن نەوەی نوێ شواڵێ یعنی کەس سەر دەرناکە حەقیقەتی لایەنی ڕاستەقینە کامەیە کە ئەو قبوڵی ئەوی کەی نەکردووە کە یا داواکان سازشی تیان نەکراوە لەبەر بەرژەوەندی خەڵک کاک سامان ئێمە لەگەڵ ئەوە بووین کە ئەم هاوپەیمانەتە فراوانە ئەوەی کە هەموو لایەنەکان بن تێدا بووین و بەشداری کۆبوونەوەکانیشمان کرد دوایی کە هەڵوێست لە قۆناغی یەکەم کشایەوە ڕایگەیاند ئێمە لەگەڵ ئەوە بووین کە بەبێ هەڵوێستیش ئێمە بەردەوام بین باش دوایی کەنەوەی نوێ لە کۆبوونەوەکەی دواتری ئەوەی کە باسی سەرۆکی هاوپەیمانەتەکە کرا سەقفی داواکاریەکانی زۆر بەرز کرد بۆ گوتبی سەرۆکی هاوپەیمانەتەکە هەر ئێمەیە سەرۆکی هەر سێ لیستەکەی پارێزگاکانی هەرێم ئێمەیە و سەرۆکی لیستی کەرکوشی ئێمەیە ئەوان کە ژۆن دابەشکەن چی ماوەتەوە بۆ خەڵکیکە ینی بەڕاستی ئێمە هەر لەگەڵ بەردەوام بووین دوایی کە ئەمان بەهۆی ئەوەی کە مەرجی تعجیزیان دانا مەرجێک کە ینی کە ڕێک نەکەون بۆ ئەوەیان بکە ڕێک نەکەون و بڕۆن دەرێ لە قەزەکەی ئێمە ماینەوە ئێمە و یەکگرتو لایەنەکانی دیکە مەکاک ئێمە هەر ڕازین وەرن با کاک ئەمە بکەین ئێمە بەوەش ڕازین یەکگرتو بەڕاستی وتمە ئێمە بڕیاری ئێمەوە بۆ کە هەمووان بەیەکۆ بین کە نەبین ئێمە نابین ئەویش تۆ دەرێ لە هاوشێشەکە ئێمە ئەوە کاک هەڵوێست و کاک دکتۆری یوسف ئەو برادرانەی بزوتنەوەی پەیوەندی ئێمە و ئەو چەند لایەنە مادوم گوتما کاکە وەرن ئێمە و کۆمەڵ ڕازین ئەمانش بەیەکەوە ڕێکەوین فەرموون هیچ هێڵی سووریشمان لەسەر کەس نییە لەسەر هیچ شتێکمان نییە ئەویش دیسانەکە بەشێکمان لێ جیابوو بەشێککە جیاب هەتا ئاخیر کۆبوونەوە ئێمە و هەڵوێست کردمان بەڕاست ئاخیر کۆبوونەوە ئێمە ئەوامینانەوە بەڵگەی لەسەر کە چێ ماوەتەوە دوایی ینی چێ هەتا کۆتایی ماوەتەوە لەگەڵ هەمووی بۆ لەگەڵ بەشێکیشی بووە ئێمە بووین دیار بە هەڵوێستیش هەندێک پاساوی هێنایەوە گوتیان کاکە ڕەنگە وا باش نەبێ هەر ئێمە و ئێوە بین و ئەوانە وتمان کاکە گوتیان هەوڵ دەدەین قەنەعەت بە یەکگرتو بکەینەوە قەنەعەت بە دکتۆر یوسف و ئەو هاوڕێکانی بکەینەوە قەنەعەت بە لایەنەکانی کە بکەین وتمان فەرموون کاکە ئێوە قەنەعەتیان پێ بکەن ئێمە حازرین و لە خزمەت داین دیار بوو خەبەریان نەبوو زانیمان کە نەیانتوانین قەنەعەتیان پێ بکەن و ئەوانیش نهاتنەوە کاش سامانمان ناوێت چێ هەتا کۆتایی ماوەتەوە ئێستا ڕۆژێکە بیستم هەندێک گوتیان کاکە بۆ چی لەگەڵ هەڵوێستمان دەخوا هەڵوێست زوو سەحبی کردەوە هەڵوێست لە بەرامبەر نەوەی نوێدا کشایەوە کە نەوەی نوێ نەما هەڵوێستاتەوە ناو هاوشێشەکان ینی حەقیقەتەکەی ئاوا بووە ینی ئێمە هەتا کۆتایی لەگەڵ هەموو بژاردەکان بووین بە بژاردەی هەموو بەیەکۆ بین بە بژاردەی هێندێکمان بەیەکۆ بین بە بژاردەی دروستکردنی لیستێکی ئیسلامیش ئێمە هەر ئامادە بووین بەڵام ئەوە بوو کە بەڕاستی بەدەستمانەوە نەهاتوو هۆکاری زۆر بۆ خۆ دەزانێ و کە باس کرد زۆر باش من زانیاریم لایە کە ئەم یەک لیستەی ئێوە یاخود ئەم یەکبەرەی ئێوە بەڕاستی پارتیوێکێتیش دەستی تێخستووە بە تایبەتی تر دەگوترێکێتی ئەسان هەر لەگەڵی نەبووە لەبەرەوەی لە زۆنی ئەودا بووە کە زەرەر لە دەنگەکانی ئەو دەدا یعنی ئێوەش هەستان کرد کە بەڕاستی لە دەروی ئێوە هێزێکەیە ناوێ ئێوە ڕێکەون بەڵێ هەندێک زانیاریمان بەدەست گەیشت کە ینی حتا لایەن هەبووە تێکدانی ئەم پەیمانەتیە بۆ سەرنەگرتنی بەڵام ئێمە وەکو کۆمەڵ ئەوە لێ ڕای دەگەێنینەوە بڕوا بکە بە بێ منەتی و بە قەنەعەتیشەوە بۆ شەرمیشمان لە کەس نەکرد و ناشیکەین بەڕاستی
بڕیارماندا بوو کە ئەگەر یەک لایەنژمێت و ئێمە هاوپەیمان لەگەڵ دەکەین بە گوێشمان بە هیچ بند و بالۆرە و ینی ئەگەر مەسەن قسێکمان پێگەیشت بێتەوە لە دەستی سێمەوە ماسم لە نازم لە ڕێگای سێم و چارەمەوە بەڕاستی هیچ حسابمان بۆ نەکردووە و بەڕاستی پێیمان وا بوو کە ئەگەر بمانەوێت کارێکی بکەین کە ینی ئازار بە پارتیۆچێتی بگا لەسەر ستەمکاری و قۆرەخکاری و گەندەڵی و ئەوانە دەبێ خاوەن بڕیار بی و بەڕاستی دەبێت جورئەتیش دەبێ ئێمە لەوانە بین کە گوتمان ئێمە هیچ باکمان نییە حەقەتەن بەڵام فەرموو با بەیەکەوە بووین باش شتێک دروستکەین ئەو بەدەستمانەوە نەهات بە تاقی تەنیامانەوە لە کۆتایی دەستی پارتیۆکێتی تیا بوو ینی من مەبەستەکە پرسیارەکەمەوەیە وڵی کاکسامان من هیچم پێ نەگوتراوە لە لانی پارتیۆکێتیەوە هیچ بە من نەگەیشت بەسەڕا نا بۆ لایەنێکی کە ئێوە هەستان کردی بێت جۆرێک لە ئەرقەلە دروستەکە کە ناوێ بێتە ناو پەیمانەکە بیانووی هەیە ئێمە هیچ بەڵگەمان نییە بەڵام دەگوترا ئەم قسانە دەگوترا زۆر باشە ئێستا بۆ نمونە ئەوە دروست نەبوو پەیوەندیەکە ماوە یا پەیوەندیەکانیش تاو کۆتایی هات و هەر یەکە و ئەڕوا بەلای کاری خۆیان چی بەسەر هاتووە لە ئێستا نا ئێمە پێمان باشە بەڕاستی پێش ئەوەی کە ئەم هەوڵانەی دروستکردنی هاوپەیمانەتەکە لە چەند کۆبوونێک ئاماژەمان پێکرد و ئێستاش دێڵێمەوە ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەگەر نەتمانتوانی لە بەرەیەکیش بە یەکەوە بین دەکرێت بەڕاستی ئێمە باشترین پەیوەندیمان هەبێ و دەکرێت هاوکاری یەکتریش بین لە ڕوو ڕاگەیاندنەوە لە ڕووی زۆر شتەوە و دەکرێت بەڕاستی لە هەندێک ناوچە تەنسیقیشمان هەبێ ینی هەمانجیمان هەبێ بۆ لەو هەڵبژاردنەی ئایندەی پەرلەمانی عێراق ئەوە ڕای ئێمەیە ئەمە پێمان وایە هەر چۆنێکی بێ بەڕاستی کارێکی خراپە پاش ئەوەی کە نەماتوانی بەیەکەوە بین دژ بە یەک بین خوا نەخواستە ئەمە پێمان وایە نەخێر دەبێ هەوڵ دەین ئێمە گەر دژی ستەمکاری و دژی قۆرەخکاری و دژی بەڕاستی ئەم واقع خوار و خێسێ کە پارتیەکەتی دروستیان کردو ببین نەک دژی ئێمە دژی یەکتر بین کە ئێمە هیچمان ینی شتێکی بەدەست نیە لە واقع کە تا لێ بەرپرسیار بێ بۆ ئەو ڕای ئێمەیە بەڵام لێر و لێور بەڕاستی چونکە لە هێندێک کەناڵ و هێندێک لایەن و قسەیان کرد و پێویست بە هەندە ڕوونکردنەوە بدەین حقەتە ئێمە ڕوونکردنەوە لەسەر ئەو بناغی داوەدەنا ئێمە بریانمانەوە بکە باس هیچ شتێکیش نەکەین چونکە ئێمە لە سەرتاوە دەستمان پێکردو ئەو شتانشمان زانیوە بەڵام بە حقەت نەماگوتە بەس خەڵکی دی هەیە زۆر بێپەروە و زۆر بێشەرمنانە ینی باسی شتی خانەوادەی باسی شتی عایلی و کۆمەڵایەتی هەر عیبە بەڕاستی ینی باشەوە ئەوە ئەگەر سەریشکەوێ مەسەڵەن 50 کورسیش بێنێت خوا خەڵک دڵی پێخۆش بێ ئەمە دەتوانێت کوردستان ئاوادان کاتەوە بووە گەشەی پێ بکا و ڕەوشی بەرز بچەسپێنێ و شتی خراپ لا بە و گەندەڵی لا بە و نەعەدالەتی لا بکە ئەمە هەست و کەوتۆ ڕەوشی بێن پێمانوێن نەخێر کاک عەبدولستار ئێستا خەڵک دەڵێ ئێوە زانشتان پارتیۆکێتی گیان یەکەمیان تقریبان خەڵک جۆرێک لە جۆرەکان ینی بێئومێد بووە ئومێدێکی هەبوو بە ئێوە کە یەک لیست و یەک دەنگ بن دژ بەوان ناومێدی یا قازانجێکی کە بۆ پارتیۆکێتی ئەوەیە خۆتە زانی لە سیستەمی ئەمەڵبژاردنە ینی دایم دەنگەکان ئەچێ بۆ زۆرینە ینی حیزبە ئەوانەی کە ئەوترێ بچووک و دەنگی کەمێنن بەڕاستی دەنگەکانیانە فەوتێ خۆی کاکسا من دەبێ خەڵک ئەمە لێک جیا بکاتەوە ئەوەی کە ویستوێتی کە هاوپەیمانەتێکی دەنجی ناڕازی هەبێەوە ئۆپۆزیسیۆن هەمومان لە بەرەیەکدا کۆب بینەوە کە ئێمە بەڕاستی زۆرمان مەبەست بووە و کاریشمان بۆ کرد و بە دڵسۆزی بە خەمخۆریش هەنگاوماننا و پێمان وابوو لە قازانجی خەڵک وە ئومێدێک زیاتر بە خەڵک دەبەخشێەوە متمانەی دەجێرێتە بۆ خەڵکە بێن بەشداری هەڵبژاردن بکەن و بەشکم بەرەیەکیش دروست بێ بەهێز بەرامبەر بە پارتی یەکێتی و ڕێز لێ گیرا و لە ناوەندەکانی بڕیاری عێراق وڵاتانی دەوروبەر و حتا نێودەوڵەتیش بەڕاستی دەبێت ئەو زۆرە بۆچوونە ئەو زۆرە ئەو لایەنە دەبێت جاکرێتەوە لە لایەنێک کە نەیویستووە ینی لە لایەنێک کە خۆت باس کرد ڕەنگە هێندی ئاماژە و ئاماژە پێ دەکەن کە ڕەنگە پارتی یەکێتی مەسەڵەن فشاری کرد بێ لێ نەگەڕابێ هەبن یا مەسەڵەن ئیشە کارەکە تێک بچێ یا هەندێک هەر قەنەعەتی بە کارەکەی نەبوو بەڵام بۆ مجامەلە بۆ ڕاگەشتی هاتوو دەبێت بەڕاستی ئەمە جا بکرێتەوە ینی خەڵک نابێ ینی هەردوو ئەوەی کە تۆ لەگەڵ بۆچوونەکەی منی کەوتم ینی دوو قازانجەوە تۆ لەگەڵ ئەمەیت بەڕاستی ینی تەیید یەکەیت کە وایە
نانەخێر ئەم لەگەڵ ئەوە نی من پێم وایە خەڵک هوشیارە ئەوەی کە هەڵوێستی هەبووە ویستێتی ئەم کارە سەر بگرێ و بەر بگرێت جیا لەوەی کە لە بنەڕەتدا نەویستەکە ئیشەکە بە کۆمەڵێک مەرجەوە هاتووە تا کارەکە سەر نەگرێ. من مەبەستم سێریکە، من مەبەستم ینی لە ئێوەمانان نییە، مەبەستم خودی پرۆسەکەیە کە سەری نەگرتووە. قازانج بە پارتیوکێتی ناگەێنێ هەم لە سیستەمی هەڵبژاردنەکەم لە بۆ خەڵکیش. ئەم پێم وایە خەڵک هوشیار بێن نەخێر، چونکە ئاخر دەگوترێ 700,000 دەنگ ینی ڕەنگە لە هەولێر بفەوتێ. ئەمە قسەی کاک دکتۆر یوسفە بیرمێ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی وایوت، وتی لە سلێمانیش ڕەنگە زیاتر لە 50,000 دەنگ بفەوتێ. واللهی من نازم خۆ دەزانێت دەنگدانە، ینی دەنگدان جارێ ینی معلوم نییە و نییە خۆ دەزانیت چەند دەنگ دەفەوتێ چەند نافەوتێ، بەڵام ئەوە هەموو پێشبینیە و لێکدانەوەیە. بەزم پێم وایە ئەگەر خەڵک بە گەرمگوڕی بەشدار بێ و خەڵک بەڕاستی ینی ئەو لایەنە وەکو باسم کرد لێک جیاکاتەوە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە جیاکات لە ئۆپۆزیسیۆنێک کە ینی ڕەنگە جیاوازەی ئەو تۆی نەبێت لەگەڵ پارتیویەکێتی بەخوا برام ینی بارودۆخەکە زۆر دەگۆڕێ، ینی ئەنجامەکانشی دەگۆڕێەوە بەو شێوەش نابێت کە جناب باس دەکەێت دەڵێ لە قازانجی پارتیویەکەتی بێ. خۆ پارتیویەکەتیش هەمان کێشە بەرکو زۆر قوڵتریان یانی مەگەگەر خەڵک بە تەماشای مەمەستان کاک سامان بەڵێ ئەگەر خەڵک بەم هەموو گەندەڵی و بەم هەموو خراپە و بەو هەموو تاوانکاری و بەم هەموو ینی بێسەروبەرەی پارتیویەکی کە لە حکومڕانیدا لیان واقع بووە خەڵک دەنجیان پێ بدە باشە ئەو لایەنانە بێجگە لە هەڵوێست ینی هێندێکمان بێجە لە هەڵوێست و لە قوربانیدان و لە بەڕاستی بەرگرتن لە مافەکانی خەڵک لە قۆناغ جیاجیاکان چ لە حکومەت بوو چ لە پەرلەمان بوو بێ ینی حەقیە خەڵک پشتگیری زیاتر بکەوە پشتیوانیان بکە لە بەرامبەر ئەوەی کە ئەوەی ینی هەستێک بەڕاستی دەنگ بە پارتیویەتی بدرێ. زۆر باشە خۆی ساش قسێکی جدی هەیە لەسەرەوەی ئایا من هەر لە جەنابیش تەپرسم ئەسەن هەر هەڵبژاردن نەکرێت لە عێراقا ینی لە وادەی خۆی ئێستا دەنگۆیەکەیە بۆ دواخستنی ینی ئەوەی کە ئێوە ئاگادار بن. خۆی هەڵبژاردنیش پەیوەندی بە ئەو بارودۆخانەوە هەیە کە لە ناوچەکە لە ئارادا ینی بەڕێوەیە ئەو پێشاتە گەورەوانەی کە ناوچەکەی گرتوتەوە باڵێ بە تایبەتی سیاسەتی نێودەوڵەتی و ئەمریکا وڵاتانی زلهێز و وڵاتانی ناوچەکە خۆ دەزانی بەڕاستی بە واقعێکی دژواردا تێدەپەڕن یانی لەوانەیە ینی پێشاتێک ڕووداک بێتە پێشێ نەگەیانی هەڵبژاردن نەکرێت ڕەنگە ینی ئەم واقع ئەو وەزای عێراق و هەرێمیش بەم شێوەی نەمێنێ هەموو ئەو ئەگەرانە لە پێشن بەڕاستیوە دووریژ نیە بە حەقەمە لە قۆناغی ڕابردوودا لە هەندێک چاپێکەوتنەکان ئەمە من بە تەفسیل باس کردووە کە ینی گۆڕانکاری گەورە بەڕێوێ لەو ناوچەوە هەندێک گۆڕانکاری ڕوویدا و ڕەنگە هەندێک کەش ما بەڕوو ئەمە ینی هەر پێشبین دەکەین کە ئەگەر بەم شێوەیە بەکو خۆمان وەکو کورد و وەکوی عێراق ئەگەر بەم شێوەیە بین نەگەین لە گۆڕانکاریەکان قازانج ناکەین پێم وایە زۆری زەرەر دەکەین بەم شێوەیە کە تو حکومڕانیەکەت بەم شێوەیە بێ مەسەلەن حکومەتەکەت بەم شێوەیە بێ پەرلەمان کە نەتوانێت تا ئێستا کۆ بێتەوە سەرۆکایەتێکی خۆی هەڵبژێرێ ینی بارودۆخی ژیان گوزەرانی خەڵکت بەم شێوەیە بێ ئەم پێمانی لە قازانجی ئێمە بێ ئەم گۆڕانکاریە کە دێنێ پێشەوە. دوو وەزعی عێراقیش بەڕاستی ئەو بەرانەی کە هەیە ئێستا بە تایبەتی ئەوەی ینی کە پێشتر کۆبوونەوەیان بەیەکەوە هەبووە بە تایبەتی ینی هێزەکانی ناوەڕاست کە لە شیعەکاندا زیاتر خۆی دەبینێتەوە ینی ئەوانش ئێستا دەرزی گەورە و کێشەی گەوریان بۆ پەیدا بووە ینی بەڕێز نووری مالیکی لەگەڵ مەسەن بەڕێژ محەممەد شیع سوودانی ئەو دوو بەرەیە ینی یەکی چیان مەسەن دەڵێ دەبێ کاکە حکومەت هەڵوەشێتەوە حکومەت نەمێنێ بەڕاستی چونکە حکومەت سوود لەو کاتی دەبینێت تا هەڵبژاردن و بڕیار دەدا و ینی شت دەکا حقەتەن دەکا بە ڕێکلام و بۆ بانگەشەی هەڵبژاردن ینی مەبەستم ئەوەیە کۆمەڵێک شت هەیە ئەو ئەگەران هەمووی لە پێشە بەڵام ئێمە وا دادەنێت کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت و پێویستە بە تایبەتی بەگشتی ئێمە کورد بە تایبەتیش بۆ ناوچێناوەکان بەڕاستی ئامادەسازی باش بکەین ئێمە لەگەڵ ئەوەی هەرچونش بێ پێگەی کورد بەهێزکەین بەڵام بەچێ بەوانەیە کە ڕاست و دروستن و خەمخۆر و دسۆزی کوردن. بەڵام کاک عەبدولسابە پێچەوانەی قسەکانی جەنابتەوە ئێستا بۆ نمونە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ینی لە ئەمریکا دوو گرێبەستی گەورەی کردووە کە ملیار دۆلارین دەگوترێ گاوێکی نوێ هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر دەکا لە بەرامبەر هەم عێراق و هەم ئەمریکایش.
واللهی کاک سامان من ڕام جیاوازە بۆچی؟ ئەمن پێم وایە وڵاتان پێم وایە وڵاتان لەسەر ئەساسی ئەوەی کە چ سەرۆک وڵاتێک سەرۆکی حکوومەت یا سەرۆکی هەرێم یا بەرپرسانی پارتیویەکەتی دەبین لە دەرەوە ئەگەر بەڕاستی پێوەرەکانمان ئەوە بێ ئەم پێم ئێمە زۆر بە هەڵەداچوین ئەم پێمە پێوەری وڵاتانە بۆ مامەڵەکردن و بڕیاردان لەسەر واقع و لەسەر بارودۆخەکانی ناوچەکە جیاوازە ئەویش یەک لەسەر بەرژەوەندەکانی خۆیانە دوو وەتەمەشاوی دەکەم بزانین داخۆ بەڕاستی ئەم میلەتە ئەم خەڵکە چی هەیە حکوومەتەکەی چۆنە پەرلەمانەکەی چۆنە دامەزراوەکانی چۆنە دادگای چەند دادگەرە ینی تەمەشای ئەوەی ناکرێ ینی بۆ نمونە کاکە سەد سەرۆکی وڵاتیش بتبینی ئەگەر بۆ خۆت واقعەکەت ڕێک پێک نەبێ ئەگەر میلەت و خەڵکەت لێت ڕازی نەبێ بەخوا هیچ ناهێنێ ئەوە بۆیە من پێم وایە ئێمە واقعەکەمان بەهێز نییە وەکو هەرێمی کوردستان و هەمووشمان باش دەزانین و پارتیەکانی خۆشیان زۆر چاک دەزانن کاکە هەر نەتوانرایە ئەم زۆنی سەوز و زەردە لا بریانی چۆن تەعامل لەگەڵ ینی بڕیار و پێشهاتەکان دەکرێت کە ڕوو لە ناوچەکەی بکەین چۆن تەعامل دەکرێت چۆن مامەڵە دەکەن پێم خۆشە بزانین ینی شتێک ڕووی لە ناوچەکە کە چی دەکەین ینی ئێمە تۆ پێشبینیەکەی ئارکارساسان مترسێکەیە لەوەی کە ئەم جۆرانە کە گوایە عێراقەڵێ من ئاگام لێی نیە ئەوان شەڵێن ئاگادارە ینی مەترسی بۆ دیسان بودجە و موچەی هەرێمی کوردستان دروست بکاتەوە ئەمە دەمێت تۆ قۆناغەکانی ئایندێ من نازانم ڕاستیانی عێراق ئاگادارە ئاگادار نییە حەقەتەن خۆی عێراق دەبێت بە فەرمی ینی قسە بکە ئەگەر وابێ و ڕوونکردنەوەی خۆی بدا کە ئەم گریبەستانە ینی چەندە عێراق ئاگادارەوە پێی باشە بەتابەتێن پێم وایە ئەم گریبەستانە دەبوو لە کاتێدا بکرێ چۆ ئێمە حکوومەتەکەمان حکوومەتی کاربڕێکەرە ئەوەی کە تاوکە سەقسی کردووار وەزارەتی نەوتی عێراق ئاڵێم گرێبەستانە نایاساین بەڵام قسەی سەرۆک وەزیران نەکراوە هیچ دەنگی نیە تایسە ئەم پێم وایە دەبێ عێراق وەکو دەوڵەتی عێراق چکەوە ئەوە بەڕاستی مامەڵە و پەیوەندی و گرێبەستێکە لە نێوان هەرێمی کوردستان دەوڵەتێکی گەورەی ئەم دنیاە دەبێت وەکو دەوڵەتی عێراق ینی قسەی خۆی بکاوە ینی ڕای خۆڕون کاتەوە کە ئایا لەگەڵ بوو یا لەگەڵ نەبوو نازم ئەو خۆیان دەزانن بەڕاستی قسەتان چییە لەسەر بنەر بیداەتی شەوە و دوتم زۆر جار گلەی لە پارتی و کێتی ئەکرا کە ڕێناکەون بۆ کابینەی دەیەم گلەیەکە ئێستا ئێوەشی گرتوۆتۆ کە ڕێناکەون و یەکدەنگ نین تەسەورەکەن ئەم دۆخە ئێمە پێشتری شوازام جارێر باسمان کرد پێکەوە پێکێنانی کابینەکە ئەکەوێتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چونکە ئێستا بەڕاستی سارد بووەتەوە ینی سەردانەکان وڵای کاسامان وەکو باسم کرد ئارەدا نەبووە تا بڵێن ڕێک نەکەوتنی ئێمە هەوڵێکمان داوە بۆ دروستکردنی هاوپەیمانەتێک و بەدەستمانەوە ناهاتوە یانیکە ینی لەسەر چی ڕێک نەکەوتین خۆ ئێمە هیچ بەرژەوەندێکی باڵای ئەمیرەتەمان نەفەوتاندووە ئێمە هیچ هەرێمی کوردستانمان نەکردوتە دوو زۆن خۆی ئێمە پەشی پەرلەمانمان نەخستووە خۆ ئێمە مەسەلەن بەڕاستی نەوتمان نەفرۆشتە و داهاتەکەی دیار نەبێ داهاتی ناوخۆمان کۆ نەکردووە کە دیار نەبێ ئێمە چیمان کردووە کاک ینی پێم خۆڵای نازم پێم سەیری ینی ئەتو بێ بەراوردی هەوڵێک کە دامانە بۆ دروستکردنی هاوپەیمانەتێک سەری نەگرتووە لەگەڵ ئەم واقع و وەزعی ئێستای کە هەرێم پێدا تێدەپەڕێ بەراورد بکەی ینی وەکو یەکی حساب بکەی ئەمە یەک دوو ئەم پێم وایە بەڕاستی ئەمش قەناعەتی خۆمایە تا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق حکوومەت پێک نایە کابینەی دێم پێک نایە و ئەمەش ڕەنگە هێندێ لایەن بەکاری بێنێ بوو بانگە هەڵبژاردننی خۆی پێویستی پێبێ بەڵام ئەوە ینی دیسانەکە ڕووی لە خەڵکە دەبێت خەڵک بڕیاری خۆی بدە کە ئایا ئەمە لە قازانجی خەڵکە خۆیمە لەگەڵ ئەوە نەبووین کە ئەم پەرلەمانە ئەمە پێمانەیە کە ینی نەیتوانیوە سەر بگرێت تا ئێستا نەیتوانیوە ینی پەرلەمان دابمەزرێت چونکە خۆ دەزانی سادەترین شت دەبوو لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان پێک بهێنرێ و دروست بکرێ سەرۆکایەتەکەیتی ئێوە زیاتر نزیک 6 مانگە نەتوانراوە سەرۆکایەتی پەرلەمان دروست بکرێت کاک سامان بەڵێ ینی نابێ خەڵک هەڵوێستی هەبێ نابێ خەڵک 4 ڕۆژکە هەڵبژاردننی عێراق دێتە پێشەوە دەبێ هەر هەمان ڕێی بدە ئەمن کاکە زۆر زار باسمان کردووە کاک سامانجان خەڵک ئەم واقعی پارتیۆشتی بینیوە لە کە ئێمە حکوومەت و پەرلەمانمان لە 1992 پێناوە واتە 33 ساڵ ئێکا سامان ینی تا ئێستا نەتوانراوە بکرێتە یەک ئیدارە یەک حکوومەت کاکەجیان
تا ئێستا ینی بەڕاستی هێندێ بڕیار ئەگەر لێرەوە بدرێت لە هەولێر بدرێت سلێمانی بەدڵی نەبێت جێبەجێی ناکات چاوەکەم بڕیار لەوێن دەربدرێ یا وەزیرێکی ئەو لا بیدا ئەگەر ئێرە بەدڵی جێبەجێی ناکە کاچ خۆم ینی نابێم خەڵکە تەماشایکی واقع بکە کاکە با بۆ جارێکیش بێ خەڵکشکی با تاقیکەینەوە ئەوە کە بەڕاستی بزانێ و بدەسۆزی خەڵک بزانێ ئەوی کاکە پەرێزی هەبوو لە ڕابردوودا کاچ خۆم پەرێزی هەبوو لە حکوومەت ئەگەر خزمەتی کردێت چۆنی خزمەت کردووە پەرێزی هەبوو لە پەرلەمان ئەگەر لە پەرلەمان بێ دیفاعی چۆن لە مافەکانی خەڵک کردووە چۆن ئەرچی خۆی جێبەجێ کردووە با خەڵک جارێکی با تاقیکەین و 4 ساڵ بە بەدەست خەڵکشکی بزانێ داخۆ چی بەسەردێ بەڵام کاک مەسعود ئەڵێ سەردەمی پەنجا کۆتایی هات ئەبێ یەک حکومەت و یەک هێز و یەک بڕیار بێ ینی لە کابینەی دێمە ئەگەر وانە بێڵێ با دۆخەکار ئاوا بڕوا و پێویست ناکە کابینەی نوێ پێک بێنرێ وەڵا یاخۆ یەک حکومەت بێ یاخۆ یەک پەرلەمان بێ یاخۆ یەک سوپا بێ و یاخۆ یەک بڕیار بێ بەڵام واقعەکە وایە وەڵا ئێوەمانان لە ناو سیاسەتان و ڕەنگە پەیوەندیتان هەبێ ینی لەگەڵ بەرپرسانی هەردوو لە دانیشتون کۆبوونۆتان کردووە لە واقعەکە ئێوە ئەیبینن بەراورد بە جاران گۆڕانکاریەکیان دروست بوو بێ وڵا کاسامانەوە نە خەڵکی سیاسی دەوێ و نە خەڵکی دیبلۆماتکار و عەبقەریشی دەوێ هەموو هەدە دەزانی واقعەکە بەم شێوەی نییە ناژبێ ڕوش نایە ئەمە ناڵم نابێ خۆ ینی سەندا من گەژمین بێ یاخۆ ببێ ئەم گوێ یاخۆ ببێ ئەمە بەڵام واقعەکە بەم شێوەی نییە زۆر باشە ئەگەر من پێشەوە وەڵای بێمە ناو بەرنامەکەم هەواڵێکم خوێندەوە کە ئێوە لە کۆنگرێتان لە پێشە وایە مامۆستا عەلی باپیر خۆی هەڵنابژێرێتەوە بۆ ئەمیری کۆمەڵی دادگەری ئەوە تا چەنە ڕاستە بەڵێ ڕاست ئێمە کۆنگرەمان لە پێشە وەک پابەندبوون بە پێڕە و پرۆگرامی ناوخۆی کۆمەڵی دادگەری 4 ساڵ جارێک کۆنگری خۆی دەبەستێ ئێمە کۆنگرەمان لە پێشە بەم زوانە کۆنگری خۆمان دەبەستین و مامۆستا عەلی باپیریش هەر هەیە و بەڕاستی سەرۆکی کۆمەڵی دادگەریە و داوای کرد لە سەرکردایەتی لە کۆبوونەوەی گشتیمان لە زۆر بەڕاستی لە کۆبوونەوەکان پێداگریشی کرد کە نەبێ بەڵام بەڕاستی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و هیچ کادیرێکی کۆمەڵیش حەقەتەن ینی ڕازینە بۆی کە مامۆستا عەلی باپیر واز بێنێ و بەرپرسیارەتی بە تایبەتی سەرۆکی کۆمەڵ لە ئەسڵ نەگرێ کەسیش هەتاوەکو ئێستا دەنگۆ هەیە یاخود نیازی هەیە خۆی کاندیدکە یا هەر ئەمە لە مەکتەبی سیاسی یەک لای کراتەوە بۆ مامۆستا لێ بێگلایمان کردو کە دەبێ هەر مامۆستا بێ بەڕاستی و ئەو بەبیرم نایە قەت خۆی کاندید کرد بێ خەڵک داوای لێ کردووە و ئەویش باری داواکاری و تەکلیفی خەڵک ئەم جارش هەروایە پێش هەڵبژاردن کۆنگرەکە گەنای خەنە دوای هەڵبژاردن مامۆستا بەڵێ ئێمە پشتیوان بەخوای گەورە مانجی 6 جەسەرەتای مانجی 6 بێ ناوەڕاستی مانجی 6 ئێمە ئینشاڵڵا کۆنگری خۆمان دەبەستین وەڵای من سپاس دەکەم ئەزام تۆزێ پەلەتە ئەزێتم مای نوێژەکەشمان تاخیر بوو ئەگەر تەواوینەکە دەبێ بچم نوێژەکەی بکەم و بێمەوە نادەست خۆش بێ سپاس دەکەم من هەر لە بەرەوەی جەنابەت نوێژەکەت نەڕوا هیوادارم کاتم زیاتر نەگرتی زۆر خۆشحاڵم کە پێکەوە بوو سەلامەت یاخۆ خۆشحاڵ مەڵامی سەلامەت یاخۆ کاک زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرۆ لەگەڵم بوو زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی هەڵپرسیار بوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ چارەتی خۆ نە قسە ماوە بکەین و نە گویانەیە و نە چاویانەیە و نە حستێ نییە یعنی نازانم بەسەر چی بڵێ بەخوا هیچ زمان پێ ناوترێ